سەد ساڵ بەسەر ڕێکەوتنامەی لۆزان تێدەپەڕێت، ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان تورکیا و هێزا و پەیمانەکان بێ ئاگداری کورد و بێ ویست و ئیرادەی گەلی کورد ئەنجامدرا کە سەرنجام دابەشکردنی کوردستانی بەسەر 4 پارچە و 4 وڵاتدا لێکەوتەوە. ئەگەر سبەینێ ئومەی متحیدە وەزعێکی نێودەوڵەتی بێتە پێش بە کورد بڵێن فەرم و چیتانەوێ، ئەم دۆسێکی ئەگرێتە دەست. دوای تێپەڕبوونی سەدەیەک لەو ڕێکەوتنە و بەهۆی یەکنەبوونی کورد و نەبوونی سەرکردەیەکی دیار و کارێزما مافی کوردستان بۆ بوون بە وڵات لەدەست و کەچی تا ئێستا هێزە سیاسیەکان بە تایبەت هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان نەیانتوانیوە سوود لە مێژووەر بگرن بەهۆی کوردبینی هێزە سیاسیە باڵادەستەکان لە سیاسەت و چەند خیتابی لە هەمبەر پرسە نیشتمانیەکان. هۆکارەکانی ئەمە هەموو گەڕێتەوە بۆیکەوە 2 خیتابی 3 خیتابی هەندێک جار زیاتریش لە ناخۆی کوردستان هەبوو لەسەر مەسەلەی حکوومەت و بەڕێوەبردن و پەرلەمان و قەزا و ئەو شتانێکەوە لە چەند ساڵی ڕابرد و بەردەوام دووبارە بووەتەوە. نخبەی دەسەڵاتی کوردی ئەوەی کەوا هێزی بەدەسە ئەوەی کە قەراری بەدەسە لە وڵاتە ئەبێ خەمخۆرانەتر قوڵتر بیر لەوە کاتەوە چەند ساڵە دڵسۆزانی ناوخۆی کوردستان بە ئاماژەکەن بە خەڵە لاوازەکان زۆربەی زۆری بە هەند وەرنەگیراوە. ئەو بە هەند وەرنەگرتنە ئەم نەتائیجانەی داوە. جێگی نیگەرانیمانە ئەو پەرتەوازە سیاسیە ئەو بڵین بێتەرکیزی کە هەمانە وای کردووە دەرفەتی گەورە لە بەغدا و لە شەرقی ئەوسە لە قیسمام چێ وای کردووەکەوە لاوازیەکانمان زیاتر دەرکەوێ و هێزەکانیشمان زیاتر شارەوە بێ وای کردووە لە پارسەنجی هێز ناو بەغدادا ئێمە وەکو جاران ئەو باڵادەستی و ڕۆڵە گەورەمان نەمێنێ. لێکەوتەکانی ئێستاش لەسەر مافی چارەنووسی ئێمە کاریگەری هەیە. ئەندامێکی خولیسێمی پەرلەمان ئاماژە بەوە دەکات لەو دەرفەتانەی لە ماوەی ڕابردوو تاوەکو ئێستا بۆمان ڕەخساوە نەتواندراوە بە قازانجی خەڵکو و خاکی کوردستان سوودی لێ ببیندرێت. ئەو کیانەی کە دروستیشمان کردووە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوە دەچێت، ئەماش بەهۆی پشتگوێ خستنی بەرژەوەندیە گشتیەکانە لە بەرامبەر بەرژەوەندیە حەزبی و شەخسیەکان. لە هەموو ئەو دەرفەتانەی بۆ میلەتی ئێمە ڕەخساوە دوای لۆزان تا ئێستا بەشێکی زۆری تووشی شکست بووینەوە. بەرژەوەندیە کەسیەکان شەخسیەکان حزبیەکان لە سەروی بەرژەوەندی نیشتیمانی دادنین ئێمە سنوورێک دانانین کە حەڵاڵ و حرام لێک جیاکەینەوە. هەندێک خاڵ هەیە ئیتر دەبێ لەو سنوورە هیچ کەس بۆی نەبێت چکەوە بەرژەوەندی نیشتیمانیە شوناسی میلەتەکەمانە دەبێ بیپارێزین و ململانێ بکەین لە شێوازی بەڕێوەبردن. ئەویش ڕێگایەکی دیموکراسی هەیە کە هەڵبژاردنە کە دەنگدانە بۆ ئەوەی بتوانین ئەو گوتارە هاوبەشە دروستکەین. نەبوونی گوتارێکی هاوبەشی نیشتیمانی و پەرتەوازەی لایەنە سیاسەکان و خۆخەریکردن بە کێشە وەهمی و ململانەیە نێوخۆیەکانی هەرێمی کوردستان ئەمانە وای کردووە کوردستان لە بەرامبەر هەڕەشە و بەرژەوەندی وڵاتانی هەرێمی و نێودەوڵەتی بەرگە نەگرێت و لاواز دەرکەوێت کە دوجار بە زیان بۆ خاک و خەڵکی کوردستان بە کۆتا دێت. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.